عاشق بووی مامۆستا. یەک دوو جار بووم بە تەڵی نێرگسەوە بەس ئەو کاتە کە بووی بەتەڵەکەوە ئەو زانی سیفاتی نێرگزیەت لەو کەسەیە هەیە. آخری کە مەسەلە من ئەم هینەم چۆن کەشف کرد، ئەم نێرگسیەتم چۆن کەشف کرد. من ئەوەمەوێت طبعاً ئەوە ڕۆیە بڵێن ئەو نێرگسانە ڕۆیشتن بەڵام زۆڵای خابوون. ئەفونکە ئەو زوڵەیخایەشمان بۆ باسکە ینی چی ئەو زوڵەیخاش نێرگسیە یەکچی نێرگسیە. نێرگزی با بڵین ئەگەر بە مانە گشتیەکەی بۆ پیا و بۆ ڕەگەزی نێر بەکاری بێنین زوڵەیخا بۆ ژن بەکارێت. فەرقی چییە ئەم دوانە؟ تەنها ناوەکەی یان سیفاتەکانی ژەگۆڕێن؟ سیفاتەکانی شەگۆڕێ. زوڵەخا ترسناکە. زوڵەیخا ترسناکە. لە نێرگس ترسناکترە. بەڵێ. زوڵەیخام بینیوە ژنی مێردار قانون و پۆلیسی بەکارهێناوە بۆ عەزیەتدانی بڵێن کەپلەکەی یا بڵێن قوربانیەکەی. تۆشاکە لەگە پۆلیسە پەیوەندی دروست کردووە لەگەڵ پۆلیسی تاقیقا پەیوەندی دروست کردووە بۆ ئەوە کە چی بکە هەر بۆ خۆشی ئەوەکەی عەزیەت بە ئەو کەپڵەکە عەزیەت مردیشیە بووە. وام بینیوە. هەرێک زوڵەیخای یوسف هەرێک خۆیەتی هەرێکەوەیە ئەوی سپاکەی عەزیزی مسلی بەکارهێنا بۆ عەزیەتدانی یوسف. بزڵ زۆر ڕاستە. یعنی ئەوە هەیە بەڵێ زوڵەیخا مۆزوودێکی زۆر ترسناکە لە کۆمەلگا ئێمەشێک جار زۆرە. زوڵەیخا هەیە بەڵێ کەسێکی زۆر بەرژەوەندی خوازە لە هەمان کاتێ زۆر تۆ بێڕەحمە.